بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرە ئازیزەکانی بەرنامەی نیهانی قورئان. زۆر خۆشحاڵین لە دەرفەتێکی تازەیە بە خزمەتێوەی بەڕێز و خۆشەویستەگەینەوە. مەوسمی حەجی پیرۆزمان لە بەردەمایە، لەوێشەوە بۆ جەژنی قوربانی پیرۆز، یەکێک لە جەژنە هەرە گرنگەکانی موسڵمانان و ئاینی پیرۆزی ئیسلام. ئازیزان، ئەم مەوسیم و جەژنە وانەی زۆر گەورەیان تایە. هەموو گوتاری جەژنێک گوێمان لە قسە و چیرۆک و بەسەرهاتی ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ ئیسماعیلی کوڕیە بێ. بە پێویستمان زانی ئێمە لە بەرنامەی نیهانی قورئانەوە هەڵوێستەیەک لەسەر ئەم قسەیە بکەین، بزانین چۆن دەست پێکا و لەکوێ کۆتایی دێ، وانە و پند و ئامۆژگاریەکانی چین، ئەوەی کە لێی نەبیستراوە چییە، چۆن دەتوانین پرسیارە هەستیارەکان لەبارەی ئەم چیرۆکەوە وەڵام بدەینەوە. لەگەڵمان بن ئەم جارە بە میواندارەتی بەڕێز و خۆشەویست مامۆستا عەبدولحەمید بەرزنجی، مامۆستای ئاینی. ئەم بەرنامەیە پێشکەشەکەین و ئەم چیرۆکە باز دەکەین و وەڵامی پرسیارەکانی ئێوەش دەدەینەوە. زۆر بەگەرمی بە خێراتنی جەنابی مامۆستاکە. وسلامتك مامۆستای زۆر خۆشحاڵین بە تەشریفێنانتان مامۆستای بەڕێز. بارك الله فيكم يا رب. یاخوا بەخێر بن. مانوونە بەرخوام فەختاکە إن شاء الله. میوانگەلێکی ئازیز و بەڕێزیشمان لەگەڵان، زۆر بەگەرمی بە خێرهاتنی هەموویانەکەین. یاخوا بەخێر بن، زۆر خۆشحاڵین بە تەشریفێنانتان، بەرنامەکەتان ڕازاوەتر کردین. خۆشەویستان، چیرۆک و بەسەرهاتی ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە بانگەوازی یەکتاپەرستیەوە دەست پێیەکە، لە ژینگەیەکی زۆر تایبەت، لە حاڵەتێکی زۆر تایبەت. دوای یەچینە سەر قۆناغە جیاوازەکان و تکایە تا کۆتایی لەگەڵمان بن. جەنابی مامۆستا، ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام مناڵێک دەبێت لەگەڵ خانەوادەکەی خۆی، لەکوێوە دەست پێیەکە و بەچی دەست پێیەکە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. صلاة إخوة قرم مدبان لجنابته عليه السلام عزيز وخوشويستانه وتباي بنراني برز وخوشويست بيت. خوا بەخێر بن. پێغەمبەر ئیبراهیم سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت کە ناسناوە بە ئەبول ئەنبیا، باوکی پێغەمبەران سەڵات و سەلامی خوای لەسەر بێت. پیاوە میوان دۆستەکە ئەبە ضەیفان کە زۆر حەزی لە میوان و میوانداری و خزمەتکردنی خەڵک بووە. پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت لە ئاینی پیرۆزی ئیسلامدا، لە قورئانی پیرۆزدا، یعنی پانتایەکی گەورە لە باس و خواسی هەیە لە قورئاندا، لە سونەتی سەحیح پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەر لە قورئاندا خوای پەروەردگار سوورەتێکی تایبەت کردووە بەنای سوورەتی ئیبراهیم، و لە 25 سوورەتدا خوای گەورە باسی پێغەمبەر ئیبراهیمی کردە سەڵات وسەلام، زیاتر لە 64 جار ناوی لە قورئانی پیرۆزدا هاتووە. قۆناغەکانی ژیانی لە منداڵیەوە، لە ئوسلوب و تەعاملی لەگەڵ باوکی، لەگەڵ قەومەکەی خۆی، لەگەڵ بێباوەڕان، لەگەڵ ماڵ و مناڵی، یعنی ئەمانە هەمووی قۆناغەکانی ژیانی خوای گەورە سوبحانه وتعالى لە قورئانی پیرۆزدا تۆماری کردووە بە ئێمە. چۆن خوای گەورە لە قورئاندا فەرمێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة، بە هەمان شێوە دەفەرمێ قد كانت لكم أسوة حسنة في إبراهيم. لە هەمان کاتا پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام قودۆ پێشەنگە بۆ ئێمە کە چاوی لێ بکەین. و نزیکترین کەس بە پێغەمبەر ئیبراهیم سەڵات وسەلامی خوا لەسەر بێت بەڕاستی ئیماندارانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. خوا گەورە لە قورئاندا فەرمێ إن أولى الناس بإبراهيم للذين اتبعوه وهذا النبي والذين آمنوا والله ولي المؤمنين. لەبەرەوە یعنی نزیکترین کەس بە پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام ئەوانەی کە لە سەردەمی خۆیدا شوێنی کەوتن،
وأم بيغمر محمد صلى الله عليه وسلم وإيمان دران أمتي بيغمر صلى الله عليه وسلم نزكتين كسن بإبراهيم عليه الصلاة والسلام. طبعا بيغمر إبراهيم عليه الصلاة والسلام لناو جنگيكا جور أبيه وبرورد أبيه جنگيكي بتبرستي يعني خلشي أو زمان هموي وازيان لبرسن خوي تقانه هنا وشتاني كتير أبرسن لغير خوي برورد تبارك وتعالى. كاتب بيغمر إبراهيم عليه الصلاة والسلام داوي أم دعوة بانجا وازبكا كسيك بتاقي تنها لبرامبر باوكي بيج همو كس ولا برامبر خزمو كسو كاري خوي ولا برامبر أم همو خلقا زور نار حد بوا لكاتك ك بخلتي قومكي ضليت وخوي قول سبحانه وتعالى طبعا لتواوي سورة كان وبتابك ديتس سورة لسورة أنبياء سورة بيغمبران سلام خوي قول باسي كان ولقد آتينا إبراهيم رشده من قبل وكنا به عالمين إذ قال لأبيه وقومه ما هذه التماثيل التي أنتم لها عاكفون باشوي وخاركي تشين شودين للا أنبتانا دمين ودعاء كانوا أبارنا وبتمايتشين يعني أما شيء أما كأي ودي كان أنج لو لبري والله مكي زانستي بدنا وبلن أما پروردگاري أما وخوائم يعني دالين شيء أوان دالين إما وجدنا آباءنا لها عابدين والله أما باو بابير من بيني وعبادتي أمانة كذا مش هلا صار عرف عادتي أوان شان كردو إيه مش أوان شان كردو مش أودكين بالله أيوجا فرميد يعني وجدنا آباءنا لها عابدين قال لقد كنتم أنتم وآباؤكم في ضلال مبين دي والله ايوه خوشتان وبابيتان حمودتان لقوم راي دابون يعني كسيك جنجك شو خواي قولا سبحانه وتعالى فرميه فتن بابا باسي دكات دواء اوك يعني زون نصيحتي امانه دكات ما مصطفى من ليره يكبسير كم ليره وابراهيم پیغمبر عليه الصلاه والسلام ليره پیغمبر ابراهيم عليه الصلاه والسلام وكو پیغمبرك دس بيكا يعني هر وكو كسيكي وشيار أمشتانب الله يبرسيار دكا طبعا يك لو وزغاني جياني كبيغمبر إبراهيم صلى الله عليه وسلم بسالتا بير دكاتوا بله بير دكاتوا خوي سبحانه القرآن توماري كدوا وإذ قال إبراهيم لأبيه آزر أتتخذ أصناما آلهة يعني برسياركات إني أراك وقومك في ضلال مبين دوي وكذلك نري إبراهيم ملكوت السماوات والأرض وليكون من الموقنين يعني خوي سلتا بيركا تواني باش أم حروق شون بيغمر صلى الله عليه وسلم بيش أوي ببيته بيغمر عليه الصلاة والسلام بيش تشل صالي دا شو أشكوتي حراء لوي بيري ذكر دوا أم بونورا ما پروردگاري كي خالقي كي هي بيري ذكر دوا بيغمر إبراهيم صلى الله عليه وسلم إخوة على سبيه لسرتاوى يعني خوي بيري ذكر دوا ولا مشتانا سرتاو جوازي هبو لوي بل جوازي هبو لوي كأوان كردويانا وكو خويا فرمي أو وكو قومك بيرناكات أو وكو بيشينا كان ناكات بله أو بيسيوتي برشاورون بجي بويا كوملك شد هاتو بخيالي دابيري لما أنا كردوتوا تا خواي قوله سبحانه وتعالى بيامي بو أن يريت صحف إبراهيم وموسى يعني خواي قوله سبحانه وتعالى بيامي كيبونا دوك أم بيامي شون هي بيامي بيامي صلى الله عليه وسلم ناي قرآن بيامي كي بيغمر إبراهيم صلى الله عليه وسلم ناي الصحف بو يعني لم قناغيا إبراهيم بيغمبر تنها برسياركا بله برسيار سر يعني بيركاتوا بيامي كي بينيه بوكو بديل بيان داتي دواي أماكا بيغمر إبراهيم عليه الصلاة والسلام سرتاي جياني خوي بيركاته لمانا بله دو خواي قوله سبحانه وتعالى كبيامي بودن يريت ببيامي خواي قوله سبحانه وتعالى إن جا خطاب يعني لقلاكات يعني سلتا بيان الله أمانة كومل الخطاب هي يعني أيوة عقليان بجولينيت أيوة أمانة بير بكنوا بوي كاتك أوان يعني لصالك ججنك ومناسبك خوشو تايبتي خوانيتياك وابنوو دعوتي في غمر إبراهيم غنكاك توجورو أيوة جالين من نخوش منايم أوان هميان درونو دو أو قرار دا بروات بتكانن همي بشكينيت دواي كدينا أو دبينن دلن باشا من فعل هذا بآلهتنا أبي كوا كدبي الأخوة كان إيما أبان جلن سمعنا فتى يذكرهم يقال له إبراهيم جنجكي بيانا ود إبراهيم هازوجا قصيك قالتيك بيا باشا أمان شيء وإي برزن بيتو النبي ما إيشي أو زور برسال لسر أو زور برسال لما أنا كاتو باوري بما أنا نبو ديوتان قالوا فأتوا به على أعين الناس لعلهم يشهدون دابين برشا أم خلق يبان برسالي لكم زانن أو أمكاري كدوا
كديشن يكسر نالن أما توبي ألين أنت فعلت هذا بآلهتنا يا إبراهيم توم كارت أنجام داوة أبي جرويان تيدكات ودفرمي قال بل فعله كبيرهم هذا كوكبة كان دشكينيت جورك كان دهياليتوا وكو دلت توركا أخذ سرشاني أهو بل فعله كبيرهم هذا فاسألوهم أنا كاكا إشي منه برسالة شيء جورية بلا بنا راسه بلا أما ده توزي يعني أمانة بير كانوا بزانا يعني أقل أمانة قرار بيخوا بن شو ناتو عندي فعل أخويان كان ضل ما خوا كان ما خوا جورا كان ما يكدوا بل فعلوا كبيرهم هذا أما جورا كان ما يكدوا فاسألوهم إن كانوا ينطقون دي برسالة اللي يبكى قالوا أن يقسبك على أمانة توزي بهوش ها أخوانات نوتيان جاباش إبراهيم توزي عني خو أمانة قسناكن كما تواني أقسك الدنيا عن هي أوجه فمي أفل لكم ولما تعبدون من دون الله أفلا تعقلون وفلد السيخوتانو أوانش إيو بخوازان باشا بوتوزي أقلنا كانوا ثم نكسوا على رؤوسهم الله أواد سريان تاجن بعرزة لقد علمت ما هؤلاء ينطقون الله يتتوزيها بيدان كدو باشا تخوتوزاني دما أما ناتوان قسك الله باشا أو نتواني قسك نتواني ببيسي نتواني بارزقاري لخويكا أما كي شاني بيك نخوا أوانش لبران بردا يعني أما برسالك منطقي لواني دكا دلين شي حرقوه وانصروا آلهتكم إن كنتم فاعلين دي بيسو تينن خواكاني خوتان سرخن باشا إماكو أهل إيمان داوكين خواي جورا سرمان خواي جورا بشتيواني إيمية بلا أواني أنود وانصروا آلهتكم إيوه خواكان تان سرخن إن جاء طبعا أما كوكو تلاوة ئاگرێکی زۆر گەورەی بۆ دەکەنەوە بڕیاری ئەوە دەدەن کە بیسووتێنن بەڵام چۆن ئاگرێکیش تەنانەت یعنی کە زەنان و مفەسیرین دەڵێن هێندە ئاگرێکی گەورە بۆ هێندە داخلە دڵ بوون لە بەرامبەر ئیبراهیم نەیانتوانی و ئاگرێک بێ و بیخەنە ناوی پشتێکیان بۆ دروست کردەوە کە لە دوورەوە هەڵی بدەنە ناو ئاگرەکە بەڵێ یعنی شتێکی وا ئاگرێکی هێندە گەورە بووە ئیتر ژن و مناڵ و گەورە و جاء وتراوك لو كاتيا جبريل عليه السلام ديت لا يضلي أي إبراهيم بيسيد بتشيا أجد فمي أما إليك فلا وأما إلى الله فنعم راسيا إيش يكن بتونية بلام تشاوم لخواي جوريك بشتوان بيلم روجيا حسبي الله ونعم الوكيل جاء فرمي أما بيغمر إبراهيم لروجة تنغانك يا فرمي وإيمان دارانش ومتي في صلى الله عليه وسلم إيمان داران هاولان لجنج أحدا هماشي في غمر إبراهيم كوتان الذين قال لهم الناس إن الناس قد جمعوا لكم فاخشوهم فزادهم إيمانا وقالوا حسبنا الله ونعم الوكيل خواي جوري لمقابلها فمي يا نار كوني بردا وسلاما على إبراهيم أي آقا سعد بروا صار بونوكي السلامة بو إبراهيم أغني فرموا السلام لوني الرقبة يتوننا أقرك يا لسر معي ولم قال فمي يا نار كوني بردا وسلاما على إبراهيم وأرادوا به كيدا فجعلناهم الأخسرين أوان بلالين لو جرى خواهي قولا فمي أوان أسيان إبراهيم لنا وان بلام خواهي قولا سبحانه وتعالى فرمي أوان زرر من بن أوان يعني وقولي دستيان لبنيهم بانك درشو أوان يعني كاتي كبينيان لدواي أم ئاگرە گەورە کاتێکە خامۆشە بێت و هەمویان چاوەڕێن دانیشن دڵیان خۆشە و ئیبراهیم تۆزیشی نەما بێت بەڵام کاتێ تەماشاکەن ئیبراهیم عەلەیهی سەڵاتو وسەلام بە لەشی ساغ و بە تەندروستێکی زۆر باش و ناو ئاگرەکەیە دێتە دەرەوە کە ئەمە تاقیکردنەوەکی زۆر گەورە بوو کە لەو وێزگەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە نیشانی ئەم قەومەیدا کە ئیبراهیم سەمیعنا فتەن یعنی گەنجێک بوو تازە پێگەیشت خواهي قال سبحانه وتعالى وأن منيكي جوربوا لي ذاك نشاني أم قومي ده ما مصبرز پیغمبر إبراهيم عليه الصلاة والسلام جردستي أم باشا ظالمي كباست كرد ويستي دزريجي بكات السرخزانة كي دمينته وجير دبي يعني لويش كوشك أو دروا پیغمبر إبراهيم عليه الصلاة والسلام لا طبعا أو كاتا كوترا وولاتي الشام يعني سنودكي فراواني هبوا بالك يسبل انما انا ولاد هموي جابوا تو سنودكي فراوان بو پیغمبر علي ابراهيم عليه الصلاه والسلام دروات اوي ولو دعوه بان جواز دكات
وأخوي قول سبحانه وتعالى لدواي تمنيك إن جاء أو تمنيك باس معك مفازين دفن تقريبا تمني هشتا وحوصال بوا أخوي قول سبحانه وتعالى منالك بيه باشي بيه غمر إسماعيل عليه الصلاة والسلام لهمان خيزاني يعني لخيزاني بيغمر إبراهيم عليه الصلاة والسلام كباس مانكت لقل ساراي خيزاني هجرة دكات أم باشايا كباس مانكت أم باشا الظالمة أفرتك بو كخزمتكار بو لو كهاجرين أبو بيدا بخشيت دو أو ساراي خيزاني كچندين صالة مناليان نبو أمانة بيجنياري بو دكات كبيكات خيزاني خويو وكو بلين ماري ببريت أيش بيجنياركي قبول دكات خواهي قول سبحانه وتعالى من داليان بيدا بخشي لهاجر خاتون كي بيدا بخشي إسماعيل بيدا بخشي كخواهي قول سبحانه وتعالى بخوي دفرمي فبشرناه بغلام حليم أفرمي من دالكي حليم حلم يعني منالكي هي منو هي واشو لسرخوب شو دريش يعني أم صفة لبياوان دا زورة يعني لناو بياوان دالي فلا أنا كس بياوكي هي منو هي واشو لسرخوب شو دريش بلام سبحان الله أم من دال هل منالية وخواي قورا فرمي منالكي حليم بوا طبعا بيغمر إبراهيم خوشي لقرآنك أخواي قورا باسي دكا إن إبراهيم لحليم أواه منيب خوشي زور بياوكي بشو دريش بوا هي منو هي واشو لسرخوب لباكي شو طبعا زانانا فمون لدواي السيانزة صال خواهي قورا إسحاقي بي أبخشد بودة فرميت بشرناه بغلام عليم ما إسحاق من دالكي زانابو بلان بو إسماعيل فمين فبشرناه بغلام حليم هل أودو من الله أبو إبراهيم بيغمبر بله خواهي قورا سبحانه وتعالى أمدو كوري بي بخشيوه والأمدو كورا بو خوي يعني دائما بيغمبر صلى الله عليه وسلم كحسين وحسيني دهينا دعاء بود أخوين دي فرمو أعيذكما بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل يعني الله ما دي فرمو ما دعاء إبراهيم وكبسال إسماعيل وإسحاق أخوين دويتي وبوش بي يتداو باوشي بيغمبران لإسحاق سلامي خوال لسبيل ومن وراء إسحاق يعقوب يعني أمدو كري أبنبدو بربابي قوري بيغمبران لإسماعيل تنا بيغمبر محمد عليه الصلاة والسلام بيغمبر بوه والتواي بيغمراني ترك دواي إبراهيم هاتون لإسحاق كهاتو تخوار ونهموي لنوي أوبن ابن ببني إسرائيل بلا إسرائيل بيغمر يعقوب سلام إخوة السربيت كل الطعام كان لحل لبني إسرائيل إلا ما حرم إسرائيل على نفسه إسرائيل يعقوب سلام إخوة السربيت بني إسرائيل يعني كراني إسرائيل كراني بيغمر يعقوب صلاة والسلام إخوة جولان للسربيت ما مسافرت بيشوي إسحاق لدايق ببه مانا شيروكيك من هي لقل إسماعيلو هاجر خاتوني دايكي بابلي وايا هم شيروكت شيا أو تابع استشوا نكر بوت وكو شيروكيك وكو ورشرخاني شي قورا يعني باس ذكريتو درسو بندي لي وردجيريتو اشتكي عجيب وغريب أما تشي الرودة طبعا يجي لو شتاني كزنان أماجان بيكردوا دفرمن أم غلام حليمة أم من داله هي منو هي واشو لسرخو خاون الصفات بها برزانة خواي قولا هل من داليوا شتكي بي أداك أما بيناي أمتيك بكات وبيناي شاركي قورا بكادوك وشاري مكة وكو ملك رداو قلي قورك وكو برزد أماجت بيدا يعني وشرخاني كنوية بو درسكدني شاركي قورا بو يعني وكوت من أم أمتي بيغمر صلى الله عليه وسلم كأم بيغمر محمد صلى الله عليه وسلم نوي بيغمر إسماعيل لي ولا شاري مكة لدايق دبيت بيغمر إبراهيم عليه الصلاة والسلام كاتك أخواي قورا إسماعيل بيدا بخشيت بأمر أخواي قورا سبحانه وتعالى ديبو شاري مكة كديت يعني شوني خوي بجيه شوني خوي بجيه ده يعني زور سواجو بإسماعيل بيغمر إسماعيل عليه الصلاة والسلام شيرا خوربوا بالا كديان هنا تأوي لوي طبعا مكة أوداني ليبو مكة أوداني تيانبو واد غير ذي زرع شون يقبل أصلا شون يكي وشك نا دارو صوزاي كي ليبو نا أوداني كي ليبو خيش كسي كي لينبو لو شون ده
پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سڵات وسەلام دایانهێنێت لەوێ دایاندەنێت پێغەمبەر ئیبراهیم دەڕوات عەلەیهی سڵات وسەلام. هاجر خاتون دەفەرمێ ئەی ئیبراهیم بۆ کوێ دەڕۆی بۆ جێمان دەهێڵیت؟ دەڕوات پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سڵات وسەلام تەعمەن دڵی لای ئەم ژن و مناڵێت دڵی زۆر گەرمە، بەڵام ئەمەش ئەمری خوایە سوبحانە وتەعالا. هەتا 3 جار هاجر خاتون دەفەرمێ ئەی ئیبراهیم بۆ جێمان دەهێڵی؟ دوایی دەفەرمێ ئایا خوای گەورە فەرمانی پێکردو ئێمە لێرە بەجێبە؟ دەفەرمێ بەڵێ. دەفەرمێ ئیذەن لا یوضەیعونا، کەواتە خوای گەورە زایمان ناکات، بێخەم بە بڕۆ. ئەبێ ئینسان ئاوا ئیماندار بێ. ئەنی ئەمە ئافرەتە ئیماندارە کە دوای ئەوەش ئەگەر دەرفەت بێ لە شەعیرەکانی حەجە، یعنی ئەمجا ئەم ئافرەتە لەم شوێنەدا دەمێنێتەوە، ئافرەتێکی بەهێز بە جەرگ، مناڵێکی لایە، کەمێک خورما و کەمێک ئاو، وردە وردە ئاوەکە دەخوا و خوڕماکە دەخوا و شیر دەدا بە مناڵەکەی، تا ئاو خورما نەما. اینجا ئەم ئافرەتە ئیماندارە دەڵێ باشە ئەی چی بکەین ئێمە لەم شوێنەدا؟ بێکەس لێمە لەم شوێنەدا ئاوە ماوینەتەوە. اینجا دەڕواتە سەر بەرزاییە کە تەبعاً 2 بەرزایی هەبوون لە نزیک ماڵە گەورەکەی خوا لەو شوێنی کە ئەمان لێی نیشتە جێبوون، دیار ئێشتا ماڵە گەورەکەی خوا بنیاد نەدراوە. دەڕواتە سەر سەفا کە بەرزاییەک بووە، بەو منتیقەدا هەمووی دەڕوانشی و دۆڵانە بزانێ ئاوەدانیەک شوێنێک حج نابینێ کە دێتە خوارەوە ئەندازەیەک ڕائەکات. اینجا سەرەکەوێت بۆ سەر مەڕوە، دێتە خوارەوە 7 جار بەم شێوەیە. هەوڵێک بۆ دەرباز بوو. بەڵێ هەوڵەدا ئیتر ڕائەکات کە دێتە ئێرە مەعیز نابێت دەڕواتە ئەولا، دیسان و هەردا ڕادەکاتەوە، دێتەوە سەر سەفا، دەڕواتەوە سەر مەڕوە، دێتەوانی هەتا 7 جار. دوای ئەوەل لە مەڕوە کە جاری 7ەمە لەسەر بەرزایەکەوە دەبینێ کە دەڵێ با بگەڕێمەوە لێوە کە دەڕواتەوە لای ئیسماعیل دەبینێت کە قاچەکانی ئاوا پاژنەی پێی جۆڵان و گریا و ئەمانە ئاوی لێ دێت. سوبحان الله، وەکو یعنی شێخوای گەورە سوبحانه وتعالا نیشانیەدا، ئەویش دەڵێ زەمزەم، ینی وردە وردە هینی بۆ دەکاتەوە، چاڵێکی بۆ دروست دەکات و ئەوانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەگەر ئەوەی نەکردایە دەبوو ئاوێکی جاری. بەڵام سوبحان الله هەر ئەوەش بخۆیە و ئاوە کە هەم ئاوێکی تایبەت بووە، وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم طعام و طعم و شفاء و سقم. ئەبوو ذەر فەرمێ سوێن بەخوا لە شاری مەکە کە هاتم 1 مانگ خواردن و خواردنەوە بەس زەمزەم بووە، 1 دانە مانگ، حەچی ترم نەخواردووە. بۆ یعنی ئاوی زەمزەم چۆن خواردنەوەی خۆراکیشە. لەوێدا کە ئیتر ئەو ئاوە دەبینێت و لە ئاوەکە دەخۆنەوە و هێزی تێدێت و شیر دەدا بە مناڵەکەی، و دوای ئەوە تەیر و باڵندە و ئەمانە دێن دەبینن ئەمە ئاوەدانیەکە و ڕێبواران کە لێو تێپە دەبن دەڵێن باشە بوونی ئەم تەیر و باڵندانە لە منتیقای نیشانەی ئاوەدانیە، ئێمە چەندێکە لێرە هاتو چۆمان کردو کەسی تیان نەبووە. بەم شێوازە خوای گەورە سوبحانه وتعالا یعنی بەرەکەت دەخاتە ئەو شوێنەوە پێغەمبەر ئیسماعیل عەلەیهی سڵات وسەلام دوای ئەوە کە ئەو قەومە دێن دەڵێن ڕێگەمان دەدەی کەوا ئێمە لێرە دانیشتە جێبین، ئەوش دەفەرمێ بەڵێ، وردە وردە ئیتر ئەوانش لەوێ دەمێنەوە. پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام کە ئەگەڕێتەوە ئەو واقعە بینێ، پێغەمبەر ئیسماعیل سڵات وسەلام وردە وردە ئیتر گەورە دەبێت و دوای ئەوە ئەمجا پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سڵات وسەلام طبعا ناو بە ناو هاتووە سەردانی کردوون، هەتا ئەو کاتەی کە دەبینێت ئەوە تەمەنی تقریبا بۆتە 12-13 ساڵ. اینجا بە خوای گەورە سوبحانه وتعالا فەرمانی پێ دەکات بە دروستکردنی ماڵێک لەو شوێنەدا بۆ خوای پەروەردگار تەبارەکە وتعالا. طبعا زۆرینەی زانایان و فەسین لەسەر ئەوەن کە یەکەم کەس کە بنیاتی کەعبەی پێغەمبەر ئیبراهیم بوو عەلەیهی سڵات وسەلام. بە چەند بەڵگەیەکی لە قورئانە وإذ بوأنا لإبراهيم مكان البيت وإذ يرفع إبراهيم القواعد من البيت إن أول بيت وضع للناس للذي ببكة مبارك وهدى للعالمين. زنان بمسي بلقي قرآن فمن يكم كسك إبراهيم عليه الصلاة والسلام بنياتي ناوى هنيك يتل زانان كهنيك أقوال تران هيا هنيك دفهمون آدم عليه الصلاة والسلام بيش بنياتي ناوى هنيك دفهمون بيش أيش فريشتا بلان بيغمر إبراهيم عليه الصلاة والسلام لقل ئیسماعیلی کوڕیا ساو سلام خوارد سەبێت دەست دەکەن بە ئەم ماڵی خوای گەورە، خۆی دەبێتە وەستا و ئیسماعیلیش دەبێتە شاگردی، وردە وردە
دەست پێ دەکەن هەتا دەگاتە ئەو شوێنەی کە حەجەر الئەسوەدە دەفەرمێ بەردێکی تایبەتم بۆ بێنە کە ئالەم شوێنەدا دای بنێم لەم ڕوکنەدا لەم سوچەدا ئەویش گەرێک دەڕوات و دەگەڕێتەوە کاتێک دەگەڕێتەوە دەبینێت بەردێکی سپی و تایبەت ئەوە تا باوشی لەو شوێنەدا دای دەنێ دەڵێ بابەگیان ئەوە چییە؟ ئەوش دەفەرمێ خوای گەورە سوبحانە وتعالە لە بەهەشتە ئەمەی بۆ ئێمە ناردووە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەفەرمێ حەجەر الئەسوەد بەردێکە لە بەهەشتە ینی بەردی بەهەشتە باسی هەردووکیان إن الركن والمقام ياقوتتان من ياقوت الجنة في أنصاص دەفەرمێ حەجەر الئەسوەد لەگەڵ مەقامی ئیبراهیم ئەو بەردەی کە لەسەری بینای کەعبە دەفەرمێ دوو گەوهر بوون لە گەوهرەکانی بەهەشت خوای گەورە نور و ڕووناکیەکەی کوژاندوونەتەوە ئەگەرنا هەلوەکو خۆی بوایە نێوانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای هەر هەمووی دنیای ڕووناگە کردەوە لێو خوای گەورە سوبحانە وتعالە تەوفیقیان دەدات طبعا جبريل عليه الصلاة والسلام نەخشەکەیان بۆ دەکێشێت و ئەوانش بیناکەی دەکەن کە تەواو دەبێ خوای گەورە سوبحانە وتعالە دەفەرمێ ئەی ئیبراهیم بانگەوازی خەڵکە بابێن بۆ حەج ئەفەرمێ خوای گەورە بانگەوازی کێ بکەم؟ ئیمام موجاهید دەفەرمێ ئەڵێ خوای گەورە من بانگەوازی کێ بکەم؟ خوای گەورە فەرمێ تۆ بانگەواز لە تۆ گاردنەکەی لەسەر ئێمە ئەویش دەڕواتە سەر ئەو بەردە مەقامی ئیبراهیم عليه الصلاة والسلام کاتی خۆی لە تەنیشی کەعبە بووە ئێستا تقریبا 14 بۆ 15 مەتر دوور خراوەتەوانێ لە ماڵی خۆ لە کاتی خۆی لەبەر ئیزدیحام و قەرەباڵغی لە تەنیشتین بووە ئێستا تقریبا 14-15 مەتێک دووریان خستۆتەوە دەڕواتە ئەوێ بانگەوازی خۆ دەفەرمێ خەڵکینە ئەمە ماڵە گەورە و تایبەتەکەی خوای پەروەردگارە وەرن بۆ ماڵی خوا وەرن بۆ حەج ئیمامی موجاهید دەفەرمێت لەو کاتەی پێغەمبەر ئیبراهیم عليه الصلاة والسلام ئەو بانگەوازەی کردووە ئەو بانگەوازە کەوتووەتە دڵی هەموو ئیماندارێک و بەرگوێی هەموو ئیماندارێک کەوتووە هەر کەسێ بە حەقیقەت ئەهلی ئیماندار و باوداری ڕاستەقی نەبێ ئاواتە خوازی لەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان بێتە ئەم ماڵەی خوا و کە پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەلام بۆ وەڵامدانەوەی بانگەوازەکەی پێغەمبەر ئیبراهیم سەلام سەلامی خوای گەورەی لەسەر بە تەنیشت ئەم چیرۆکەوە جەنابی مامۆستا دیسان تاقیکردنەوەیشی تر هەیە چیرۆکێکی تر هەیە ئەو مناڵی کە ساڵانێکی دوور و درێژ ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەلاتو وەسەلام دوعا لە خۆی ئەکا پێی ببەخشێ ئێستا ئەکوێتە بەردەم تاقیکردنەوەیەک و خوای گەورە پێی دەفەرمێ بیکە بە قوربانی ئەمە چۆنە ئەگە بە کورتیش بێ ئەومان بۆ باس بکەی و چۆن ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەلاتو وەسەلام لەگەڵ خێزانیان لەم تاقیکردنەوەیە دەرەچێت بەڵێ طبعا پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەلاتو وەسەلام کاتێکە ئەم کوڕی پێ دەگات زۆر دڵی پێی خۆش بووە و زۆر خۆشی ویستووە یەکێک لەو تاقیکردنەوەنە ئەو بۆ کە لە خەودا دەبینێت کە ئیسماعیلی کوڕی سەر دەبڕێ و دەیکاتە قوربانی بۆ خوای گەورە سوبحانە وتعالە خەوی پێغەمبەران سەڵ سەمی خوان لەسەر بێت جیاواز بووە لە خەوی خەڵکی خەوی پێغەمبەران وحی بووە پێغەمبەر سەڵ سەم کە بوو بە پێغەمبەر عەلەیهی سەلاتو وەسەلام ماوەی 6 مانگ خەوی دەبینی ئەوەی کە خەوی دەبینی وەکو ڕۆژی ڕووناک دەهاتە دی بۆیە پێغەمبەر سەڵ سەم فەرمێ خەوی ڕاست بەشێکە لە 46 بەشی پێغەمبەرایەتی کە پێغەمبەر سەڵ سەم 23 ساڵ پێغەمبەر بووە 6 مانگ یعنی ئەگەر حسابێکی ژیانی پێغەمبەرەتی سەڵ سەم کاتێکە پێغەمبەر بکەی بە 46 بەشەوە بەشێکی کە 6 مانگەکات پێغەمبەر سەڵ سەلەم خەوی بینیوە دوای خەوەکەی بەڕاست گەڕاوە شەوی دووهەم هەمان خەوە بینێتەوە شەوی سێهەمیش دوای دەزانێت کە ئەم خەوە وحیە و لەلایەن خوای گەورە سوبحانە وتعالە لە دوای ئەوە بە خێزانی دەڵێت ئەویش تەمان ئافرەتێکی ئیماندار و ڕازی و بەشی خوای گەورە سوبحانە وتعالە گۆڕایەڵ بووە دوای کاتێکە بە ئیسماعیلی کوڕی دەفەرمێت بانگی دەکات پێی دەفەرمێ فلما بلغ معه السعي قال يا بني إني أرى في المنام أني أذبحك فانظر ماذا ترى ئەوش ئەم منداڵە حەلیمە ئەم منداڵە گۆڕایەڵە بانگی دەکات دەڵێ ئیسماعیل گیان لە ڕاستیان من خەوێکم بینیوە لە خەومە تۆم سەربڕی و کردومە بە قوربانی و خوای گەورە سوبحانە وتعالە جا تۆ ئەم خەوەم بینیوە تۆ ئەڵێی چی ئەوژە فەرمێ بابە گیان یا ئەبەتی
ئەی بابە گیان ئەی بابە شیرینم ئیفعل ما تؤمر ئەوەی فەرمانت پێکراوە جێبەجێیکە ستجدني إن شاء الله من الصابرين إن شاء الله دەبینی کە من لەوانە دەبم کە ئارام دەگرم وصبر دەگرم لە بەردەم ئەم تاقیکردنەوەی خوای گەورە سبحانه وتعالى. طبعا ماوەیەکی زۆر کە پێغەمبەری ئیبراهیم لە خێزانی و لە مناڵی دوور بووە ئەم منداڵە یعنی ئەم دایکە گەورەی کردووە ئەم دایکە پەروەردەی کردووە. ئێستا ئەمە تاقیکردنەوەیکی زۆر گەورە بووە کە ئەم منداڵە شەو ڕۆژ لەگەڵ دایکیا بووە بەڵام ئەم ئافرەتەی زۆر گۆڕار بووە بۆ ئەمر و فەرمانی خوای گەورە سبحانه وتعالى. بۆیە ئیسماعیلیش دەفەرمێ ستجدني إن شاء الله من الصابرين. شوێنێک هەیە لە مینا کە ئێستا زۆر جار حاجی و عومرەکاران کاتێک کە لە عەرەفە دێن بەرەو مزدەلیفە و لێوە دەڕۆن بەرەو مینا لە دەستی چەپیاندا زۆر جار ئێستا مرشیدەکان مامۆستایان کە لەگەڵ عومرەکاران دەڕۆین ئەو شوێنە کە ئێستا وەکو نیشانەیەک دیاری کراوە نیشانی عومرەکاران دەڵێنەوە ئەو شوێنەیە کە پێغەمبەری ئیبراهیم عەلەیهی سەڵاتو وەسەلام ئیسماعیلی کوڕی تێدا ڕاخست و تێدا ئامادەی کرد بۆ ئەوەی کە بۆ گۆڕاڵێک بە فەرمانی خوای گەورە سبحانه وتعالى. خوای گەورە فەرمێ فەلەمما ئەسلەما کاتی ئەوان هەردووکیان تەسلیم بوون بۆ ئەمر و فەرمانی خوای گەورە سبحانه وتعالى وتله للجبین و پێغەمبەر ئیبراهیم صلی الله علیه وسلم ئامادەی کرد و ئەویش گۆڕا بوو بۆ فەرمانی خوای گەورە سبحانه وتعالى و بەردەستی باوکیا کەوت وناديناه أي يا إبراهيم قد صدقت الرؤيا بانگوازمان کرد ئەی ئیبراهیم بەڕاستی تۆ خەوەکەی خۆت بەجێهێنا. جا ئەمەش شتێک دەبووترێ جەنابی مامۆستا دەربارەی هاجرە خاتوونی دایکی و ڕۆڵێک کە شەیتانە گێڕێ لەو نێوەندەیە بۆ دوو دڵکردنی بۆ پەشیمانکردنەوەی بۆ ئەوە نییە ڕخنەگرتن. سوزانم ئەوە حقیقەتی هەیە؟ طبعا خۆی هەموو ئینسانێک یعنی لە هەر حاڵەتێکە کە شتێکی بۆ دێتە پێش جاری وایە کۆمەڵێک یعنی خەیاڵ و بیرکردنەوەی هەیە بەڵام کەسێک کە بۆ نمونە خێرێکەکە بەخشینێکەکە کەسێک کە جاری وایە جەنگ و جیهادی گاتۆتە پێش و ئامادە بۆ ڕۆحی خۆی ببەخشێت دایمە کۆمەڵە شت هەیە دێ بە خەیاڵیدا بەڵام ئیمان و باوەڕێک هەیە کە زاڵ هەبێ بەسەر هەموو ئەمانەدا. بڵێ يعني ئەوان ئیمان و باوەڕێکی وان هەبوو کە بتوانێت زاڵ بێ بەسەر هەموو ئەو خەیاڵات و ئەو شتانەی کە جاروێ شەیطان بۆی ئەکات بەڵام ئیمان و باوەڕەکە تەسلیم ئەبێ بە ئەمر و فەرمانی خوای گەورە سبحانه وتعالى. بۆیە خوای گەورە سبحانه وتعالى فەرمێ کاتێک کە ئەو تەسلیم بوون و ملکەچ و گۆڕاڵی ئەوانمان بینی بانگمان لێکردن ئێوە ئەوەی لەسەرتان بوو جێبەجێتان کرد. إنا كذلك نجزي المحسنين. إن فما إن هذا له البلاء المبين براستي أما تاقي كدنوي كي زور قوري يعني هنبوه. إن جاء فرمي وفديناه بذبح عظيم لو كاد أخوة سبحانه وتعالى براني كي قورا بجبريل عليه الصلاة والسلام ك بويان دانيريت ده فرمي أو بكرة قرباني خواه قورا قرباني كي إيوي قبول كرت وأوش يعني دڵتان خۆش بێت بۆی کە خوای گەورە سبحانه وتعالى ئیشەکەی ئێوەی قبول کرد و ئەوەش سەدەقە و بەخشینەکانتان بێت لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى وەلەو کاتەوە حتا باوەڕدارێک لەسەر زەویدا بمێنێت لەو دروشم و شعارە گەورانە ئەوەی کە ئینسان ئاژەڵێک سەر ببڕێت و بیکاتە قوربانی لە پێناو ڕەزامەندی خوای گەورە سبحانه وتعالى. جزاک الله خێرا. پێشەوەی بچینە لای ئەم بەڕێزانە من ئەمەوێ بڵێم ئەم چیرۆکە و هەندێک شاعیری تر بوونەتە ئەرکێکی گەورە و شاعیرێکی گەورەی مسلمانان لەمڕۆیە ئەویش ئەنجامدانی حەجی پیرۆزە لەو ماڵەی کە ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەلاتو وەسەلام بنیادیێنێ و بەشێک لەو هاتن و ڕۆشتن و ماندوو بوون و ئەوانەی هاجەرە خاتوون و ئیسماعیلی کوڕی یعنی بوونەتە سیمایەکی دیاری ئەمە و سیمە پیرۆزە. ئەمە چۆن گرێ دراوە بۆتە ئەرک بۆ ئێمەی مسلمانان؟ طبعا پیغمبر إبراهيم عليه الصلاة والسلام خواي جورا إبراهيم تيمي رحمة الله عليه بدا فرميت خواي جورا بزور شت تزكي پیغمبر إبراهيم كردوا جلا وانا 3 آيات بدوا يكا لكوتاي سوري النحل إن إبراهيم كان أمة قانتا لله حنيفا ولم يكن من المشركين شاكرا لأنعمه اجتباه وهداه إلى صراط مستقيم وآتيناه في الدنيا حسنة وإنه في الآخرة لمن الصالحين ثم أوحينا إليك أن اتبع ملة إبراهيم حنيفا
وما كان من المشركين. طبعا بيغمبر صلى الله عليه وسلم كشوم مزقوتي خيف لمينا فرمي لم مزقوته دا حفتا لبيغمبراني خوا عليه الصلاة والسلام نوجيان تياكردو بدوي بيغمبر إبراهيم عليه الصلاة والسلام كأم علي بني آدنيت همو بيغمبراني خوا صلاة والسلام إخوان لسربيت. طبعا أو شعير ودرشمك لو كاتو دان راوة حاجان كدشنا أوي يان عمر كاران جاري هركسيك بنيتي حج يان عمره بوينية داخل الشاري مكببة بإحرام هركسي بنيتي حج يان عمره بيوي بروات أو شاران بوينية داخل به إلا بإحرامه والنبيت بوشاكي خوي هموي لا أبعد تنها بوشاك دياري كراوه كديت أوي شون أروات أو مالا قوري إخوة سبحانه وتعالى بدوري دا طواف دكات أو شعيرانا كإنسان دي تبرشامة بيغمر إبراهيم بيغمر إسماعيل شون دروسيان كردوا ودعاء أو يعني بشك يجل بناي كعبان. طبعا دعاء بيغمر إبراهيم عليه الصلاة والسلام كجارية البيش بوني بيغمر صلى الله عليه وسلم بيغمر عليه الصلاة والسلام بيان صال بيش أو كتمني سي بيان صال بولا فاوك دي زر روزياني كي زور بركعبي بناي كعبة دقينيتو دعاء أو دروس أكريتوا وأو بش قوسيك دمينيتوا بيغمر صلى الله عليه وسلم. طبعا أو كاتو عادتي أنا أبو يضلين كبارك وبكنو كبناي كعبة بكينوا بس أقدار بن باري زينا وباري حرام وباري بيسو أمانا مهن انتي كلبا مالي خواهي قورينا كان أو برا باري كدهنن بشي أو ناكا بويا أو قوسا نايخنا وسر كعبك اللي كاتك داك بشيك بولو كاتك أم كأم الطوافك كإنسان هم معالي مدى بينيت دو أويك طوافكي دكات دروات اللي آوي زمزم دخواته آوي زمزم حد شعار دروش مقاولكي كده قريته بو إسماعيل وهاجر دو أوي يكسد دروا بو طوافي صفا ومروة حو جارك تيسان هرية وانا ولو شونا داك هاجر خاتون تاي دار راي كردوا إيمي بيوان دا بالرابكين خواه قولي سر أفرتاني دانا ناو أفرتان طواه هاجر كردي دباتي أوان راي كرد بلان بو بيوان دا بي هموي كقيشنا يسبلين قلوبي صوز لو مسافة دان راك بزاني وشوينة شوية لو مسافة دان راكن حتى حوجارك الطوافكن دواء أويان قصريان تحليق. جزاك الله خير. من حد ما كرد كاتي زور ترمان هبوا جاي ما شاء الله تاخي كرنو قصة بسر هاتي زور كاريجرة وزور قورية ويقرب پاداشتان باتو من لقل برساركان يم برزانه شنده چی ترم باسا درجة پیاده دین پیم خوش اگه برسارکتان هبه ماموسا انی برز الی رو دست بکن يلا ماموسا محمد بعد جناب كان ودست بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. خيراتني جناب ماموسا كم برنامج أخوة بخير سرتها ومعناتني تصوش معنا وجناب ماموسا وبرنامجين نعم رباز عثمانا لخدمة جناب ماموسا فرخواز ملابن كي روشن بفركن لابركني قرآن بيروز هاوكال لسيزني جناب شان ماموسا مليه ماموسا خوش إذا خدمته برسالك ما نبو خواهي جورزاي بخير باتوبو بابتكو زور بابيزبو ماموسا وق أويك أماجد بيا بيغمر إبراهيم عليه السلام أفرم لجيا مسيق سينا راسم كردوا أو كجناب أماجد بيا ك فرمينا خوشم لا ناتشبو هنگك و كبتكانيش كان فرمي جورا كان بو كشوي لا قوما كتير تي أما به سارخاتني فرم ما خوشكما باشا بيغمري خاص عاصم كفرمي بيغمر إبراهيم أفرمي من ناتهم لروج قيامته شفاعت كم لبري سيقصينا راس متوا أم قصية كبيغمر إبراهيم كريتي وكو تواضع أفرميا وكو تمضي الشرم كرني كبلا لا يخوي جورا ناتوان بي كم يعني هر ناتوان ك شمل الشفاعات كعلى روج قيامته لبر أو سيقصية كهر سيكشان لبر مصلحتي دين جوري كلا سزابة زي هبوا يعني بقوا برسالة شتيك بله طبعا جاري خوي مقامي في جورة هي كإما بيغمر صلى الله عليه وسلم فرمي هكذا يقل لدواي بانك صلاة البال لسر منه أو نزع تايبته هي بيك فمي لروجي قيامتها من شفاعتي بوكم جاء مقامك تايبتك بيوتري مقام المحمود اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آتي محمدا الوسيلة والفضيلة أو بلغ برزكي بهاشته وابعثه مقاما محمودا الذي وعدته أو بلو مقام أخوة قول سبحانه وتعالى دايتي ببيغمة صلى الله عليه وسلم بويلا روجي قيامتها كخالكي دارون لاي بيغمراني إخوة صلى الله عليه وسلم إخوان السبيل هل يكيان بلغيقة هي النوى
هەرێکیان باگێگە هێننەوە بۆی بڵێن کە شەفاعەتمان پێ کە ناکرێت. بڵێن پێمان ناکرێت. یعنی خۆی هەیبەت و گەورەی ئەو ڕۆژە، یعنی کە خۆی گەورە سبحانه وتعالى بە چەندین شێوە لە قورئانە باسی کردووە کە ئەوە بەسە کە دەفەرمێت فكيف تتقون إن كفرتم يوما يجعل الولدان شيبا. لە کاتێکە کە ئافرەتی دووگیان لە هەیبەتی ئەو ڕۆژە مناڵەکەی دائەنێ و منداڵی شیرەخۆرە لە هەیبەتی ئەو ڕۆژە و ناڕەحەتی قورسی ئەو ڕۆژە سەری سپی ئەوێ کە سەرسپی بوون لە ژیانی دنیا دوای تەمەنێک عادەتەن دوای 6 ساڵ ئەبێ یا کۆمەڵی خەم و خەفەت و کۆمەڵی یعنی ناڕەحەتی و بار قورسی ژیان و ئەمانە، بەڵام ئەو منداڵە کە یعنی کە خۆی گەورە فەرمێ منداڵ تیا سەری سپی ئەبێت، پێغەمبەرانی خوا سەلامی خوا لەسەر بێت کە لەو ڕۆژەدا کە دەڵێن نەفسی نەفسی. بۆیە یعنی باوە گەورەمان ئادەم سەلامی خوا لەسەر بێت دڵێ بەخوا من ئەوەم کرد و فەرمانێکی خی گەورەم پێشی کرد و پێغەمبەر نوح سەلامی خوا لەسەر بێت، پێغەمبەر ئیبراهیم و دەچنە لای موسا و دەچنە لای عیسا و ئەوش دوای ئەوە بچن بۆ لای محەممەد صلی الله علیه و سلم بەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ کە دێن بۆ لای من دەڵێم من بۆ ئەو کارە ئامادەم، من بۆ ئەوە فەرمێت دوو جارە فەرمێت. لەبەر ئەوە تایبەتمەندێکی خی گەورە سبحانه وتعالى داوەتی بە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەرانی خوا سەلامی خوا لەسەر بێت، یعنی هەم لە شتەرمیان بۆ خی گەورە سبحانه وتعالى لەگەڵ ئەوەیە کە شتێکە ئینسان بێ لێ ناڕاز بێت کە پێی ئەوترێت درۆ، یعنی بە گوناه لەسەری دەنووسرێت، بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ من دەفەرمێن لەم یەکذب من نەما بەینە ئیثنین، دوو کەس نێوانیان تێک چووە، تۆ بە درۆ لەسەر نانووسێت کە دەچیتە لایەکی کەندەڵی کاکە ئەوە فڵانە کەس باوەڕت بێ ئەو ڕۆژە زۆر باسی تۆی کرد، تۆ گوناحت دەگا بۆچی وای لەگەڵ ئەوە قسەکە وایش نییە، ئەچی بۆ لە ئەویش سڵحەکەیت کە نیەتێکی خێرت نیەتێکی خێرت هەبێت لە پێناو خی گەورە بەسی سڵح و ئاشتەوایی بە درۆ ژمار ناکرێت، بە درۆ هەژمار ناکرێت. ڕاستە جزاک الله خێر. فەرموو. بسم الله والصلاة والسلام على رسول الله. مامۆسانی عزیز خی گەورە پاداشتان باتەوە ئینشاءالله. جناب مامۆسا زۆر خۆشحاڵین لە خزمەتتانە. من محەممەد کەمالم، فێرخوازی جناب مامۆسا عەبدولحەمیدم لە بنکەی ڕۆشن بۆ فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز و لە هەمان کاتەشا بە ئیجازەی بەڕێزیان مامۆستاین لەوێ و الحەمدولیلا لەگەڵ کۆمەڵێک برای دیکەی زۆردا لە 2013 لە خزمەتی مامۆستاین علمێکی زۆرمان لە خزمەتیانە فێر بووین. جناب مامۆسا من پرسیارێکم هەیە لەسەر بابەتی حەج و عەمرە. پێویستەکە حەج و عەمرە کاریگەری چۆن بێت لەسەر ئیمانداران و سوودەکانی چییە بۆ ئێمە؟ جزاک الله فەرموو. گەورە پاداشەمە تو خۆی لە ڕاستی ئەمە جەوهەر و فەلسەفەی حکمەتی عیبادەتەکان ئەوەی کە ئێمە تێی بگەین. هاوڵان دەفەرمون لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم لە یەکێک لە جەنگەکاندا دوای ئەوە کە خەڵک یعنی کاتێک ویستیان پشوبەن و ئیسراحەت بکەن ئەفەرمێ بەو دەشت و دەرەیە بڵاو بوونەوە ڕێگەی هاتوچۆی خەڵکیان گرت، اینجا بارقورسی و بار ناڕەحەتیان بۆ یەکتر دروست کردبوو لە کاتی شوێن دانیشتن و ئەمانەدا، چون بە پێغەمبەر صلی الله علیه و سلم وتانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێگەی هاتوچۆی خەڵکیان گرتووە، یعنی مەجالی هاتوچۆ نەما و ڕێگەوبان و ڕێگەیان تەزیق کردووە و شوێنی دانیشتن و بەڕاستی یعنی پێیان بڵێ بەو خەڵکە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بە یەکێکی و فەرمووی بڕۆن بانگەواز کە بەنا ئەو خەڵکەیە، بەو خەڵکە بڵێ خەڵکینە هەر کەسێ ڕێگەوبانی گرتووە، هەر کەسێک بۆتە هۆکاری ئەزیەت و ناڕەحەتی بۆ براکانی فەلا جیهادە لەهو، جیهادی بۆ نییە. ینی جیهاد ئەو عیبادەتە گەورە، هەر کەسێ بۆ هۆکارێکن ئەزیەت و ناڕەحەتی بۆ براکەی دروست کات، هەر کەسی ڕێی خەڵکی گرتووە و بۆتە بارقورسی بۆ خەڵک جیهادی بۆ نییە، پاداشی بەتەمای پاداش نەبێت. یعنی ئەمە چیمان فێرەکات؟ تۆ کاتێک ئێستا بۆ خەڵک دێ بۆ مزگەوت و بۆ جەماعەت ئەوێ پاداشی جەماعەتی دەستکەوێ نابێ ڕێی خەڵک بگرێ، ئەبێ حەقی شتەکان بدات، ئەبێ حەقی بدات. سیارە ئەوەسێنی جوان بیوەستێنە کە دێ بۆ ڕێزی جەماعەت ئەزیەت و ناڕەحەتی بۆ خەڵک دروست مەکە، کابرا دێ بۆ جمعە لە دەم دەرگاکەیە دانیشێت لەو لاوەجێ ناڵی خەڵک بڕوات، ئەمە ڕێی بۆ ناڕەحەتی بۆ خەڵک دروست کرد. حەقی خۆی هەیە، حەج و عەمرەش حەقی خۆی هەیە. خی گەورە لە قورئانە بە کورتیە فەرمێ الحەج أشهر معلومات فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج. يعني كاتم حج والجيراوة إنسان دمدمي نكات، مناقشة نكا، جون ندا، قصينا 20 نكات، يعني بمعنى كلمة شاي بباريزي، زباني بباريزي، گوێ بپارێزی،
دەسی بپارێزێت قاچی بپارێزێت يعني إنسان همو عبادته كان إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر إنما الصيام من اللغو والرفث بو الزكاة خذ من أموالهم صدقة تطهرهم همي بابونوية همي تو عبادتك بين خوت وخوا بس كاريغري أو عبادتك شيء لجيانتا كاريغري أو عبادتك شيء لها سوكوتا أي ناكري بتشي تو بيت وهيش لمسألة كنا قرابي أسبب هاني خلت شانوت خو طبعا هو مبرر يكي حاليا كاكا بو ناتشي بو حج بو ناتشي بو عمره أيو بيم راجير ناكريت للا يكو بيري لو كدوي كمان شو ما حج أبي درونكم أبي فيلنكم أبي حج وعمره ناشرين نكم خلقنا له والله فلان كز بخوا باشتر بوتانا شو بو حج وعمره خلوتي هاتو هرزور خراب بو أجا أما يعني كاريغري عبادته كان لسر يعني إما خو إنسان بيش أو بشيء حج وعمره هالنابي دروبك شو كان من غشنا فليس منا حكى سي مسلمان بنابي غشكا نابي فلكا نابي قزيكا لبراكي نابي يعني روجي بيان صاصم بيانوتيان والله خلق يعني أزيتنا رحتي براكان لدن قسا كان أقال لدميان نية بيغم صاصم فميت دني برس كدوا يا معشر من آمن بلسانه ولم يدخل الإيمان قلبه أيو كساني كبدم ألين إيمان مان هنا وبلام إيمان نشوة الناو دلتان لا تغتاب المسلمين أي هوار غيبت مكان إن جاء فرموي بشوين هلو كمكوتي براكاني خوتانا ومبن يعني بوش هذا بيغم صاصم يعني فميت دني برس كدوا حتى أويل لحوشه درقاب وهمي بيستي لبرو يعني أما زوا مهمة إنسان شو مال إذا حج رجيكي دياري كلا وصل أنا شو 5000 كس لم كل شو 5 مليون كس دروات بلام عمره ما شاء الله برجيكي زور خلق دروات أم معتمران أم عمره كاران براستي أبي حصوك أو تبي وديار بلنا ومزجوتا لنا وماليا لنا وخزانة لنا لقد دايكو باوكي لقد كسوكاريا جزاك الله خيرا. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. دەستخۆشین بەنامە جوانتان یەکەم خۆمە خۆشحاڵزان بە خزم مامۆستای بەڕێزم یاخوا بەخێر من سەرچاومان من ئەیوب مستەفا فێرخواز لە بنکەی ڕۆشن بۆ لەبەرکردنەوەی قورئانی پیرۆز لە خزم مامۆستای بەڕێزم خوای گەورە پاداشتی باتەوە وتە جوانانی کە باسی ئەو چیرۆک و قسە جوانانی کرد بۆمان من پرسیارێکم هەبوو لە خزم مامۆستای بەڕێزە پێغەمبەر ئیبراهیم کە فەرمووتان خوای گەورە باسی کردووەک و گەنجێک فەتەن ئایا ڕۆڵ و کاریگەری ئێمەی گەنج چۆن بێت ئەسام کۆمەڵگایە کە ئەویش پێغەمبەرێک بووە وەکو سەرجەم پێغەمبەرانی تر کە ڕۆڵێکی کاریگەری هەبووە ئایا من وەکو گەنجێک دەتوانم ئەو کاریگەریەم هەبێت لەم سەردەمەیە کە خۆ دەزانی سەردەمێکی ئاوا ئاشوب و فیتنە زۆرە و جاری وایە کە باس دەکرێت ینی پێغەمبەران خوای گەورە ئەمانەتی وەحی نەداونێت تا تەمەنێکی دیاری کراو وەکو خوای گەورە فەرمێ بەلەغ ئەشودەه وبەلەغ 40 سنة يعني إنسان نتشل صادي برودوا كامل أبي من أتوانم يعني لما أجمع وكاتن جاب توان نصيحتي خلب كم يعني أتوانم ليسر شو وكو جنج جرولة كي كاري جرم هبل سر كومل جاك بس بل طبعا إذا بيغمر صلى الله عليه وسلم نتمنى الصالح أخوي جوري سبحانه وتعالى ديكاته بيغمر صلى الله عليه وسلم أبو بكر الصديق خوال رازي بك تقريبا 2 صار ونيبو 6 صار لبيغمر صلى الله عليه وسلم 8 من التربو أصحابي بيغمر صلى الله عليه وسلم أجر تماشايا بكي يعني أمبيا وجورانا حمي جنجولاون أو نيك لدوري بيغمر صلى الله عليه وسلم دائما جوران كاري بواني جاكريت يعني استأواني كلا تمني كارويشتون على بخوكا كأمة شو ما هنا وهروا أروين يعني كم ترقنا عد ببلغ ودليل لكن بلام جنجك كاتي كبلغي بوينتو دليلي بوينتو تماشاكي زوتر حقك ورقريت وزوتر جيب جيدك وزوتر دعو بانقوازي بو أكات بو يعني زانين فرمويانا حتى لمراتب علم بدا سناني زانسا العلم العمل الدعوة إليه الصبر على الأذى فيه لسر تفسير آيتك والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر إنسان أوي زاني أبيك الدوي بيبكى أوي كدوي بيبكى أبي دعوة بانقوازي بوبكات يعني ساقا شيخ عبد الرحمن سميت خواهي قولة لي خوش بيت بياويك بوالي نزكي لأفريقيا يعظم مليون كس لسادسي أو خواهي قولة سبحانه وتعالى هدايتي دعوة
ئەمجا گەنجەکان لە ئومەتی پێغەمبەر ساسم لە سەدەمی سەحابە خوان لە ڕازی بێ لە سەدەمی تابعین تا بگاتە زانانی تر طبعا لە دوای لە سەدەمی تابعین و دواتر و کە کۆمەڵێک مەزاهیبە بۆ تقریبا 11 دانە چۆن چوار لەو مەزاهیبانە لەو مەزەبانە سەر مەزەبانە ماوەتەوە دوای ئەوە ئەمانە ئەو یعنی زانا گەورانەی کە هاتون بۆ مەزەبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوا لێ بێت لە دوای ئەو هەموو چەندین ساڵە کێ هات دیسانەوە ئەم مەزەبەی جارێکی تر زیندوو کردەوە بەرەوەی پێدا و ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوا لێ بێت کە کاتێک کە وەفاتی کرد تەمەنی 45 ساڵ بوو لەبەرەوە ئێمە ئەوەی کە گرنگترە لەم باسانەی کە ئەیکەین بریتە لە پەیامەکانی نێو ئەمڕوو داوانە بە تایبەتیش لەو پەیامەی کە ئێمە لە ژیانی پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام کە گەنجێک بە تاقی تەنها بەرامبەر بە گەلەکەی خۆی هەمووی ڕاوەساوەتەوە پێیان دەڵێ ئەنتم وآباؤکم فی ضلال مبین والله ئیشەکەی ئێوە هەمووتان غەڵەتە بە تەنیا ئینسان جا یەکێ لەو تاقیکردنەوەە بۆ بکە ئەم پیاوە ینی ئەم گەنجە چۆن نەگۆڕا چۆن نەترسا ئەمجا ئەم وەصفی کە خوای گەورە وەصفی ئەصحابی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا أما ياساكي زور جرينجا خواه كباسي أو بيا والصادقاني أصحابي في غمرك صلى الله عليه وسلم كأوان هيان بو لو بليني داي بخواي جورة بدي يسألوا الشهيد بو تواو خواه فمي ومنهم من ينتظر هيش اللجان دما والشهيد نبو بلام تشاوريه وما بدلوا تبديلا خواه فمي حج قران كاريك بسري دانايت بقورد يعني بجوري دور وظروف يكي لزنان فما إياكم والتلون فإن دين الله واحد أما نكن هالرجو لسر رنقوشي ويقبن ديني خوايك جورا لسر ديني خواي جورا بوي حتى مدن لسريبا نك وكنا نخوض مع الخائضين لكيو بها ولي وشانكي حركز هيني بوتولق الأوابيت دستان خوجة قربان. بسم الله الرحمن الرحيم الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم سپاسی مامۆسای بەڕێزی شاکەین بۆ تەشریفێنانی و پێشکەشکردنی بابەتە بە پێزەکەی من ناوم محەممەد جەزای و فێرخوازی جەنابی مامۆسام خۆی گەورە پاداشی واتۆ و جەنابیشان هەم مامۆساشم لە بنکەکان پرسیارێکم هەبوو مامۆسای بەڕێز خەلیل الله خۆشەویستی خۆی گەورە چۆن پێغەمبەران کۆمەڵێک کەسانی دیاریکران خۆی گەورە هەڵیانە بژێرێ ئەم دوو پێغەمبەرش کە خەلیلی خۆی گەورن خۆی گەورە خۆی هەڵی بژاردونیا و خود ناڕەحەتیەکان وای کردەوە کە بنە خۆشەویستی خۆی گەورە پاداشتان باتون پاداشی جنابیشتمە طبعا پێغەمبەرانی خوا سەلامی خوان لەسەر بێت بەشێکیان کە پیان وتراوە ئولو العەزم فاصبر كما صبر أولو العزم من الرسل سلامی خوان لەسەر بێت ئەم پێغەمبەرانە زۆر زیاتر يعني لەلایەن گەلەکەیان و تووشی ناڕەحەتی کراون و ئەوەش کە ئەو پلە و مەقامە چۆن وەریانگەتۆ خوای گەورە پێی بەخشیون لە قورئانە فەرمێ واتخذ الله إبراهيم خليلا خوای گەورە ئیبراهیمی کردبووە خۆشەویستی تاقانەی خۆی و پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی فەرمووی ئەمن ئەگەر غەیری الله جل جلاله شتێکی ترم کردایەتە خۆشەویستی خۆم لاتخذت أبا بكر خليلا ئەبوو بەکرم هەڵە بژار کە بموتایە خۆشەویستی تاقانی من بەڵام من خۆشەویستی تاقانی خۆی پەروەردگارم تبارەکە و تعالی طبعا پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ خۆی ئەو ناڕەحەتیانی کە تووشی بوو لە پێنا و دعوە بانگازەکەی فەرمووی لقد أوذيت في الله لە پێنای خوای گەورەیە زۆر تووشی ئازار و ناڕەحەتی بووم و هیچ کەسێکیش بەو شێوەیە تووشی ئەزیەت و ناڕەحەتی نەبووە چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم قەدەری خوا وا بوو کوڕەکانی بۆ نەئەما کۆتا مناڵی کە ئیبراهیم تەمەنی گەیشتە ساڵێک و 6 مانگ پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر دڵی پێی خۆش بوو قەدەری خوا ڕۆژێک وەفاتی کرد و لەو ڕۆژەیە خۆرگیرە مشریکەکان یعنی کردیانە جەژن و خۆشی خۆیان وتیان تەواو محەممەد وەجاخ کوێرە ئەو کوڕەکەیشی بۆ نەما ئیتر خۆشی ئەمرێت و دینەکەی تەواو بێت و هەموو شتێک کۆتایی پێدێت یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە سەرەتای داوەکەیەوە کە پێش داوەکەش بە گەنجی صادق الئەمین بوو دەیان تۆمەت و قسەی ناڕەوا کە پیان و دەمە کاهینە دەیان و ساحرە دەیان و شاعرە دەیان و ئینەهو لەمەجنون ئەمە شێتە هەتا گەیشتە ئەوەی ئەزیەتی جەستەییاندا لە کاتی نوێژ و سوژدەیە چوون وەرگ و ڕیخۆڵەی حوشتر پیسایی و خوێن و کە تازە سەریان بڕی بۆیان هێنایان کرد بەسەر سەر و ملیدا هیچ کەسێ بوو نەتوانێ پارێزگاری بکاتە دەچوون دەیان و ئەی فاتیمە فرەی باوکتکەوە
اینجا خی گەورە حو مناڵی پێدا شەشیانی بەدەستی خۆی ناشتووە تەنها فاتمە کەوتە دوای خۆی بەدنی خێزانی بەدنی مامیانی ئەو هەموو ناڕەحەتیانی ئەگەر باسی بکەی خی گەورە سبحانه وتعالى بۆیە کردوێتیە خۆشەویستی تاقانی خۆی و پلۆ مقامێکی زۆر تایبەتی جەزاکم الله خێرا جەنابی مامۆستا دەستان خۆش بێ ماندوومان کردن مەشەڵڵا بابەتێکی پڕ بەبێز و جوان و بەسەرهات و چیرۆکیشی کاریگەر ئینشاءالله هەم بۆ خۆمان هەم بۆ بینەرە ئازیز و خۆشەویستەکانیش بۆتە پند و وانە و عیبرەت جەزاکم الله خێرا لە کۆتاییدا زۆر سپاسی جەنابتان مامۆستا عەبدولحەمید بەرزنجی مامۆستای هەینی دەکەم کە تەشریفتان هێناوە سپاسی ئەم برا بەڕێزە جوانانە شەکەم کە تەشریفیان لێرە بوو بەشداری بەرنامەکەشیان کرد سپاسی هاوکاران مەکەم کەمان دوو بوون لەگەڵمان سپاسی تایبەتیش بۆ بینەرە بەڕێزەکان کە تا دوا ساتەکانی بەرنامە لەگەڵمان بوون بە هیوایەوەی هەموو لایەک سوودی لێ وەرگرتوێ و تاو کاتەش کە نزیکە جەژن دێ جەژنی قوربانیشیان لێ پیرۆز دەکەین بە ناوی هەمووانەوە خۆشەویستان تا ئەڵقە و دەرفەتێکی تر پێتان نەگەینەوە هەموو لایەکتان بەخوای بەرز و پیرۆز دەستپێرم خواتان لەگەڵ